سلااو خۆشەویستانی من قوتابیان خوێنکارانی ئازیز من سروود خۆشی لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە زنجیرە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و کۆلێژەکان و بەشەکانی هەروەها پەیمانگاکان و بەشەکانی بۆ ساڵی خوێندنی 2022-23 کۆنمرەکانی وەرگیراو بە زانکۆڵاین پارالێل ئێواران و پارێزگا و گشتی چۆنە و چەندە بۆ ئەوی خۆشەویست باز بکەین تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی داهاتوو ساڵی خوێندنی 2023-24 بتوانن سوودی لێ ببینن. ئێوەش تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن بۆ وەرگرتنی زانیاریەکان. لەم ڤیدیۆدا باسی پەیمانگەی تەکنیکی چۆمانتان بۆکەین کە ئەکەوێتە شارۆچکەی چۆمانەوە لە حدود لە نزیک حاجی عومەران ئەو شارە جوانەی بە دیمەنەکانی و بە چیاسەرکەشەکانی بە شوێنە دڵڕفێنەکەی و لە قوتابیانەکە زیاتر و زیاتر هەوڵ بدەن و نمرەی بەرزتر بەدەست بێنن و بتوانن لە دوا ڕۆژە خزمەت بە وڵاتەکەیان بکەن. ئەلبەتە پەیمانگەی تەکنیکی چۆمان لە سێ بەش پێک دێت کە بەشەکانی بریتین لە کارگێڕی گومرک، زانستی وێژەی وەرەگرێت، زانکۆڵاینی 63.1، پارالێلی پارێزگا 54.6 و گشتێکەی 56.7. بەشی دووەمیان بریتیە لە کارگێڕی کار، زانستی وێژەی وەرەگرێت، زانکۆڵاینی 60 وەرگرتووە، پارالێلی پارێزگا 54.461 و گشتێکەی 56.139. کۆتابەشیشمان بریتیە لە تەکنەلۆژیای زانیاری کە تەنها زانستی وەرەگرێت 58.141 زانکۆڵاینە و پارالێلی پارێزگا 55.73 و گشتێکی 59.8. وەکووتمان لەم سێ بەشە پێک دێت بەشەکانیش ئەو سیانەمە کە باسمان کرد ئێوارانی نییە بۆ ساڵی خوێندنی 2022-23 بە هیوای ئەوەی لە ساڵانی داهاتوە ئینشەڵڵا ئێوارانش بکاتەوە بۆ قوتابیان بتوانن زیاتر سوود لەو پەیمانگایە وەربگرن و ئەتوانن درێژە بە خوێندنەکانتان بدەن لەوێنانە و بتوانن ئەوائل بێن و بگەڕێنەوە کۆلیژە بەرامبەرەکان بۆ هەر بەشێکی خۆتان ئەتوانن سوود لە بەشەکانی پەیمانگەی تەکنیکی چۆمان وەربگرن کاتێک کۆنمرەتان نزمە بێت بتوانن بستنە ئەوێ و ئەوائل بێرن یا کۆنمرەی بەرز بێرن بۆ جاریشتر بتوان بە سیستمی پۆلیتەکنیک بگەڕێنەوە خوێندن و درێژە بە خوێندنی خۆتان بدەن بە هیوای سەرکەوتنتان ئینشاءڵڵا و بتوانن لە دوا ڕۆژە خزمەت بە وڵاتەکەتان بکەن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە با ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن.